ئەوەی کە دەبێ خەڵک بەدەستی بێنێ ئومێد بە هەڵبژاردن نییە. هەڵبژاردننی تاقی کردەوە ناگا بە نەتیجەیەک. ئەم دەسەڵاتە بە هەڵبژاردن نهاتوە تا بە هەڵبژاردن بڕوە. بۆیە ڕێگەی شۆڕشە، ڕێگەی ئەوەیە کە خەڵک پشت بنێن بە پشتی یەکەوە. ئاوات و ئارەزوی خەڵکی کوردستان لە مامۆستایان، لە قوتابیان، لە زانکۆ، لە کرێکار، لە زەحمەتکێش، لە هەر کەسێ بپرسە لە بازاڕەڵێ کاکە موچە نییە کەواتە بازار وەستاوە. کەوایە خواستەکانی خەڵکی کوردستان لە کرێکار، لە زەحمەتکێش، لە مامۆستا، لە قوتابی، لە ژنان، لە لاوان بە یەکەوە گرەی خواردووە. چارەنووسی کۆمەلگا لە دەستی هەمویانە، لە دەستی یەک بەشێکانیە. بۆیە دەبێت خەڵکی پشت بنێن بە پشت یەکەوە ڕێکخراوی سەربەخۆی خۆیان دروستکەن، هەنگاو بە هەنگاو ناڕزایەتیەکانیان بەرنە پێشەوە. سەرنجام ئەم دەسەڵاتە بە قودرەتی شۆڕژگێڕانەی خۆیان لە دەوری پلاتفۆرمێکی ڕۆشن ئەم حکومەتە ئەم دەسەڵاتە بڕوخێنن. ڕووخاندن ڕێگەی شۆڕژگێڕانەی ئەم دەسەڵاتەیە، نە تعدیلکردنی. تعدیل ناکرێ. یەک میلیشایە لە بەردەم یا وەستاوە ناهێڵێت تعدیل بکرێ.